تیشکە قورئانیەکان نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. دەروازە قورئان تێگڕای ئادەمیزاد و جنۆکەکان وەک دوێنرا و وەردەگرێت، فەرمانیان بۆ دەکات، هەندێک قەدەغەیان بۆ دیاری دەکات، وتەی ئەوان و شەیتان وەردەگرێت و دەیگێڕێتەوە. لە هەموو ئەمانەدا ئەو هەمیشە موعجیزەیە، بەڵام ئەم موعجیزە بوونە تەنها لەو ڕووەوە نییە کە ئەم شتانە دەجێڕێتەوە، بەڵکو لە هەمان کاتدا لە ڕوانگەی شێوازی گێڕانەوە و کەرەستە بەکارهێنرا و پاڵنەرە هەڵبژێراوەکانیشەوە دیسان موعجیزەیە. جگە لەمە ئەو هەواڵانەی دەیانداد غەیبین و ئەمەش لایەنێکی دیکەی موعجیزەکەی پێک دەهێنێت. بەڵێ، پێش لە هەر شت هەڵبژێردرانی ئەو کەرەستانەی کە لە قورئانی پیرۆزدا بەکار هاتوون تا بڵێیت ناوازەیە. ئەو بابەتانەی قورئان باسییان لێوە دەکات لە ڕێگەی کەرەستەیەک و بە شێوازێکی هێندە جیاوازدەیان دەدوێت کە مەحاڵە بە شێوەیەکی بەرزتر گوزارشتیان لێ بکرێت. و نە جنۆکە و نە ئادەمیزاد و نە فریشتەش توانای گفتارێکی لەم جۆرەی نییە. بەڵام بینینی چۆنیەتی ئەم موعجیزەیە پێویستی بەوەیە کە چاوێکی دەورەدەر و گشتگیر تەماشای کۆی ئاەتەکانی قورئان بکات. بۆ ئەوەی ئەم بابەتە بەرجەستە بکەین دەتوانین زیاتر ڕوونی بکەینەوە. ئێمە جاری وایە هەست بە شتانی وا دەکەین لە ڕۆحماندا کە هەرگیز توانای دەربڕینیمان نییە. هەر بۆیە زۆر جار عاقیب ئاسا دەڵێین دەگریم و کەس ناخەمە گریان، هەست دەکەم و ناتوانم بڵێم، خۆ دڵم زمانی نییە، ئای چەند لێی بێزارم. بەڵێ، کاتێک قسە دەکەین و دەنووسین، کەسێک گوێ بۆ ناخی خۆی ڕابگرێت، هەمیشە هەست بە دەسەوسانی دەرنەبڕینی ئەو شتانە دەکات کە هەستیان پێ دەکات. ئەمە لە ڕوویەکەوە بە مانای کۆڵەواری دێت. کۆڵەواریەکی لەم شێوەیە بە بەراورد بە گوزارشتکردنی لە هەموو شتێک بەو پەڕی ئاسانی، ئیدی بە شێوەیەکی ڕەها بێدیان گوێرەیی ئیعجازی ئەمەی دووهەمیان نیشان دەدات. ئەگەر بە شێوەیەکی ڕەها و لە ئاستێکی باڵادا ئەم گفتارانە خەرمانێکیان هەبێت، بەبێ هیچ گومانێک قورئانی پیرۆزە. هەنووکە کاتێک لەم ڕوانگەیەوە ئاەتەکانی قورئان هەڵدەسەنجێنرێن، دەتوانین بڵێین هەموو ئەوانەی قورئان دەیان دوێنێت ئیدی شەیتان، جنۆکە، مەلایکەت، فیرعەون، نەمرودیان شەداد بێت. ئەو شێوازەی کە بۆ گوزارشکردن لە مەبەستەکە بەکارهێنراوە بە تەواوەتی تایبەتە بە قورئان خۆی. ئەم شێوازە هێندە دەراسایە، هەروەک کراوەیە بە ڕووی مانای ئاماژەیی و هێماییەکاندا. بە هەمان جۆر گونجاوە لەگەڵ لێکدانەوە و تەفسیرە فراوانەکاندا. هیچ گفتارێکی تری جگە لە ئەو هیچ کەسێک نەیتوانیوە مەبەستێکی لەم شێوەیە لە ڕێگەی بەکارهێنانی ئەم جۆرە کەرەستانەوە بەو شێوازە دەراسایە مەیسەر بکات. با لە ڕوانگەیەکی جیاوازی دیکەشەوە سەرنج لە بابەتەکە بدەین. هەموو گفتارێک لایەنێکی تێدایە کە ڕووی لە لەتیفە ڕەبانیەکانی وەک دڵ و سر و خەفی و ئەخفا و هاوشێوەکانیەتی و لە گوزارشتنی گشتیدا ئەم لەتیفانە ئامانجن. ئەگەر گفتار لە ڕوانگەی ماناوە لە نێوان ئەم پلانەدا ببێت بە هۆکاری دژیەکی و جیاوازی، مانای کەم و کورتی ئەو گفتارە دەگەیەنێت. لە زۆرینەی گفتارە مرۆییەکاندا ئەم کەم و کورتیە لەگەڵ هەبوونی جیاوازی گوێرەیی لە نێوانیاندا بوونی هەیە. وەلێ قورئان لە دژیەکێکی لەم شێوەیە پاک و بێگەردە. لێرەدا ئەم خاڵەش گرنگە. ئەگەر ئەو مانایانەی کە دێنە دڵەوە پاش تێپەڕبوونیان بە پاڵێوگەکانی خەیاڵ و تەسەوەر و عەقڵدا وەکو خۆیان بمێننەوە و بگەن بە ئاستی دەربڕین، مانای وایە ئاستێکی بەرزی گوزارشتیان بۆ خۆیان گرتووە. بەڵام جاری وایە گفتار دوای تێپەڕبوونی بەم قۆناغەدا وەک خۆی نامێنێتەوە و لە شێوەی کەلامی نەفسیدا دەمێنێتەوە و هەلی دەربڕان و گوزارش لێکران بەدەست ناهێنێت. باسی ئەوە ناکەین کە خوای گەورە نابی ناوەوەی هەموو شتێک دەزانێت و دەتوانێت بیهێنێتە گۆ. ئەم جۆر و ئاستەی گفتار لەسەر و توانای دەرەکی ئێمەوەیە. لەم ڕۆوە ئێمە لێرەدا تەنها لەسەر ئەو جۆرەی گفتار دەوەستین کە دەتوانرێت گوزارشتی لێوە بکرێت.
ئەگەر گوفتار بەو شێوەیەی کە بە خەیاڵدا هاتووە گوزارشتی لێوەکرا بێت، واتە نیەت و عەزمی گوزارش لەگەڵ دەربڕیندا گونجاو بن، مانای وایە ئەو گوفتارە تەواو و کامڵە. بە پێچەوانەوە ئەگەر تەسەور نەیتوانی بێت بە تەواوەتی خەیاڵ لە ئامێز بگرێت، ئەم گوفتارە بەراورد بەوەی پێشتر کەم و کورت و ناتەواوە. ئەگەر پرۆسەی ئەقلاندن نەتوانێت ئەو شتانە بۆ دەربڕین بگوازێتەوە کە خراونەتە سەرشانی، مانای وایە هەندێک لە قوڵیەکانی نەخشە و دیزاینەکە لەوێدا ون بوون. لە دەستدانی زۆر شت لەم پاڵێوگە یەک لە دواییەکانەدا تا دەگات بە خەیاڵ وا لە گوفتار دەکات ناتەواو بێت. بەڵام دەربڕینی مانە و چەمک و نیەتەکان هاوڕێ لەگەڵ گونجاوی تەواوەتیان لەگەڵ وردەکاری نەخشەکەیان لەگەڵ خەیاڵدا نیشانەی تەواوی گوفتارە. تاکە شاکاری ئەم کەماڵەش تەنها و تەنها قورئانی پیرۆزە. پێویستە لە پاراستنی قوڵیەکانی ئەودی و خەیاڵ و تەسەورەکاندا بە دوای کەماڵی قورئاندا بگەڕین، ئیدی لە هەر کەسێکەوە نەقلی وتە بکات. لەم ڕۆوە مەحاڵە کەسێکی دی گوفتارێکی لەم جۆرەی بۆ مەیسەر ببێت. بەڵێ، لە گوفتاری ئادەمیزاد و بوونەوەرانی دیدا، بۆ نمونە جنۆکە و فریشتەکان، گزارشکردنی تەواوەتی لە مانە و ناوەڕۆکی شتانی نێو خەیاڵ و نیەت ئەستەمە. واتە ئێمە و مانان مەحاڵە لە چوارچێوەی ئەو پێوەرانەدا کە باسمان کرد سەرکەوتوو بین لە دەربڕینی گوفتاردا. کەواتە ئەو قورئانەی کە ئەم جۆرە کەماڵە دەردەخات موعجیزەیە و دەربڕینەکەشی هەروەک چۆن کەسانی دیکە توانای خەیاڵ و ئیرادەیان دەخەنەگەڕ تاکو دەربڕینەکانیان لەگەڵ واقعدا بگونجێت، لەلایەکەوە لەگەڵ واقعدا دەگونجێت و لەلایەکی دیکەوە ئیلاهی و موعجیزەییە.